وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەگوترێت پێغەمبەریەتی حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم هەر تایبەت بۆ بە عەرەبەکان و بە سەردەمەکەی خۆی. دەتوانی دەم بابەتە ڕوون بکەیتەوە؟ بچووکترین بەڵگە و تەنانەت ئاماژەش لەسەر ئەوە نییە کە پێغەمبەریەتی پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم تەنها تایبەت بوو بێت بە سەردەمەکەی خۆی. بە هەمان شێوە هیچ بەڵگە و نیشانەیەکیش لەسەر ئەوە نییە کە حەزرەتی محەممەد بە تایبەت بۆ عەرەبەکان نێردرا بێت. بە پێچەوانەوە هەموو بەڵگەکان ئەوەمان بۆ دەسەلمێنن کە بە درێژایی ژیانی و بە هەموو هێزێکیەوە هەوڵی ئەوەی داوە کە ئاینی ئیسلام بە هەر چوار لای دنیادا بڵاو ببێتەوە. ئەسکەندەری مەقدۆنی لە ژیانیدا لە پێناو دەسەڵاتدا تێدەکۆشە. کۆششەکانی سیزاریش لە پێناو ڕۆما و ڕۆمەکاندا بوو. ناپلیۆن لە خەمی دەسەڵاتداریدا چەندین جەنگی بەرپا کرد و هەمووشیان بڕیاریاندا بوو دەوڵەتێکی جیهانی بۆ خۆیان بنیاد بنێن. پێغەمبەری سەردارمان صلی الله عليه وسلم کە ماچی بوون و سەرداری کات و شوێن بوو. لە پێناوکردنەوەی هەموو ڕێگە داخراوەکانی بەختەوەری دنیایی و قیامەتی و لە هەمبەر گەیاندنەوەی مرۆڤ کە کرا بووە شکۆدارترینی بەدیهاتوان و دواتر ئەو بەدەستی خۆی فرێدا بۆ نزمترین نزماییەکان بەو ئامانجەی کە هەر لە بەدیهاتنیەوە بۆی دانرا بوو ڕێنوێنی شوێن کەوتوەکانی دەکرد کە هەموو جیهان فەتح بکەن. حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم کاتێک لە ژیاندا بوو لەژێر ڕێنماییەکانی خوای گەورەدا و بە سیفەتی پێغەمبەر دەستە پیرۆزە ڕووناکەرەوەکانی وەک یارمەتی بۆ هەر چوار لای جیهان درێژ کرد و هەوڵیدا ئەو پەیامانەی کە لای خوای گەورەوە هێنابوونی بگەێنێتە هەموو ئەو کەس و شوێنانەی کە دەنجی پێیان دەگەیشت. ئێستاش با پێکەوە تەماشای هەندێک لەو تایبەتمەندیانە بکەین کە گشتگیربوونی پێغەمبەریەتیەکەی حەزرەتی محەممەد نیشان دەدەن و ئاماژە بۆ هەمەچێتی ئەرکەکەی دەکەن. 1. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەو کاتەی لە مەککە بوو هەندێک لە موسڵمانانی ناردە حەبەشە. لە سایەی ئەو مامۆستایانەوە خەڵکانێکی زۆر بواری ئەوەیان بۆ ڕەخسا کە لە نزیکەوە ئاینی موسڵمانان ببین و بیناسن. لە ڕاستیدا ڕۆیشتنی ئەو موسڵمانانەی کە یەکەمین پەیامەکانیان برد بۆ حەبەشە لە ڕواڵەتدا کۆچکردن بوو. بەڵام ئەوەی کە نەجاشی و هەندێک لە چواردەورەکەی بە کاریگەری ئەو موسڵمانە کۆچکردوانە موسڵمان بوون یەکەمین ئاماژە بوو بۆ ئەوەی کە پێغەمبەری ئیسلام پێغەمبەری هەموو جیهانە و ئەوە یەکەمین بەڵەی جیهان بوو بۆ ئەو. 2. ئەو ڕاستیەی کە کەسانێکی وەک حەزرەتی بیلالی حەبەشی و سوهەیبی ڕۆمی و سەلمانی فارسی سەرباری ئەوەی لە چەند نەژادێکی جیاواز بوون چوونە ڕیزی یەکەمین موسڵمانەکانەوە و پایەیەکی زۆر بەرزتریان لە هیچ زۆرێک لە عەرەبەکان پێدرا. شتێکی زۆر واتادار و گرینگە لە نیشاندانی ئەوەدا کە ئاینی ئیسلام بە چ بیر و باوەڕێکی جیهانگیرەوە هاتووەتە مەیدان. 3. سوڕاقەی کوڕی مەلیک ئەو کەسە بوو کە لەلایەن قوڕەیشەوە ئەرچی شوێنکەوتنی پێغەمبەری پێسپێردرا بوو لە کاتی کۆچکردنیدا بەرەو مەدینە. چەندین ساڵ پێش فەتەحکردنی ئێران پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم موژدەی ئەوە دەداتە سوڕاقە کە بازنەکانی کیسرای کوڕی هورمزی پادشای ساسانیەکان دەکاتە دەستی. ئەم موژدانە ئاماژەیەک بوو بۆ ئەو ڕاستیەی کە لە داهاتوودا پەیامەکانی دەگاتە وڵاتی فارس و لە هەمان کاتدا ئەوەشی نیشان دەدا کە پێویستە ئەو پەیامانە بگەیەندێنە ئەوێ. ماوەیەکی کەم پاش کۆچی دوایی خۆی ئەم موژدەیە دێتە دی و سەر لە بەری دەوڵەتەکەی کیسرا دەکەوێتە دەست موسڵمانەکان و سوراقەی کوڕی مالیکیش بازنەکانی کیسرا دەکاتە دەستی. 4. ڕۆژێکیان پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم لە ماڵی عوبادەی کوڕی سامت کەمێک دەحەوێتەوە و خەوی لێ دەکەوێت. دواتر کە خەبەری دەبێتەوە بە زەردەخەنەوە دەفەرموێت لە خەونمدا ئومەتەکەم نیشاندرا بینیم وەک پاشاکان لەسەر کورسی دانیشتون و گەشتی دەریایی دەکەن. هەر وەک لە ڕووداوەکەی پێشوودا ئاماژەمان بۆ کرد لێرەشدا ئەم خەونە هەم ئاماژە و هەم بەڵگەیە لەسەر ئەوەی کە پەیامە خواییەکان دەگاتە وڵاتانێک کە بە گەشتی دەریایی پێی دەگەن.
ئەم موژدە پیرۆزەش هەر لە سەردەمی سەحابیەکاندا بەجێهێنرا. 5. ڕۆژێک پێغەمبەری سەردار صلی الله عەلەیه وسلم بە هاوڵەکانی دەفەرموێت لە پاش من میسر فەتح دەکرێت، لەگەڵ خەڵکی میسردا چاکەکار بن و هەڵسوکەوتێکی نەرمونیانیان لەگەڵدا بکەن، چونکە لە نێوان ئێوە و ئەواندا هەم خزمایەتی و هەم قەرز هەیە. بەمەش هەواڵی ئەوە دەدات کە هەر لە سەردەمی هاوڵاندا نوری ئیسلام دەگاتە میسر و داوای ئەوەش دەکات کە پارێزگاری لەو خزمایەتیە بکرێ کە لە ڕێگەی خاتوماریای دایکمانەوە دروست ببوو. 6. لە کاتی ئامادەکاریدا بۆ جەنگی خەندەق، پێغەمبەری سەردار خۆشی لەگەڵ هاوڵانیدا بەشداری هەڵکەندنی خەندەقەکە دەکات و ئەویش پاچ و خاکەناز بەکاردەهێنێت. لەو ڕۆژانەدا پێغەمبەری سەردار موژدەی ئەوە بە هاوڵەکانی دەدات کە ڕۆژێک دێت حیرە فەتح دەکرێت، ڕۆژێک دێت پایەکانی کیسرا دەڕوخێن و ڕۆژێک دێت شام دەکەوێتە دەست موسڵمانان. دوای هەموو ئەم بەڵگانە ئایا دەکرێت ئێستاش بانگەشەی ئەوە بکرێت کە پێغەمبەرێکی تایبەت بووە بە عەرەبەکان؟ مەگەر لە خەیاڵی خۆماندا بڵێین حیرە و وڵاتی فارس و شامیش هەر لە نیوە دوورگەی عەرەبدا بوون و خەڵکی حیرە و خەڵکی ئێران و خەڵکی شامیش هەر عەرەب بوون. جگە لەمانە چەندین بەڵگەی ئاەت و فەرمودەش لەسەر ئەوە هەن کە ئەرچی پێغەمبەری سەردار صلی الله عەلەیه وسلم ئەرچێکی گشتگیر بووە و بانگەوازەکەی بانگەوازێکی جیهانگیر بووە. لێرەدا وەک نمونە ئاماژە بە هەندێک لەو ئاەت و فەرمودانە دەکەین. 1. پێغەمبەری سەردار صلی الله عەلەیه وسلم لە فەرمودەیەکی پیرۆزدا دەفەرموێت هەر یەکێک لە پێغەمبەران وەک پێغەمبەر نێردراوە بۆ کۆمەڵگاکەی خۆی، بەڵام من بۆ هەموو مرۆڤایەتی ڕەوانە کراوم. لە ڕیوایەتێکی دیکەدا ئەم فەرمودەیە لە شێوەی بۆ هەموو سپی و ڕەشپێستاندایە. لەو فەرمودەیەشدا کە تەبەرانی بۆی نەقڵ کردوین دەفەرموێت من هەم وەک ڕەحمەت و هەم وەک پێغەمبەر ڕەوانەکراوم بۆ گشت ئادەمی زادێک، بەردەوامی بە ئەرکەکەی من بدەن، ڕەحمەتی خواتان لەسەر بێت. 2. ڕۆژێک نێردەی کیسرا دێتە لای پێغەمبەری سەردارمان صلی الله عەلەیه وسلم، سەروەرمان پێی دەفەرمێت لە داهاتوودا ئاینەکەم و دەسەڵاتی ئاینەکەم دەگاتە تەختەکەی کیسراش. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی ئەرچی پێغەمبەرایەتی ڕووناکردنەوەی هەموو جیهانە بە ئێران و تورانیشەوە. 3. پێغەمبەری سەردار هەواڵی ئەوەی بە هاوڵەکانی داوە کە ڕۆژێک ئیستانبول دەکەوێتە دەست موسڵمانەکان و سوپای موسڵمانان لە داهاتوودا تەقە لە دەرگای ئەوروپا دەدەن. حەزرەتی موحەممەد صلی الله عەلەیه وسلم هاوڵەکانی هانداوە بۆ فەتحکردنی ئەو شوێنانە و وەک چەپڵە ڕێزانکردنی فەرماندە و سەربازی ئەو سوپایش کە ئیستانبول فەتح دەکەن فەرموویەتی لتفتحن القسطنطينية فلنعم الأمير أميرها ولنعم الجيش ذلك. بەم شێوەیەش هەر چوار لای دنیای نیشانی هاوڵەکانی داوە. ئەو ئاەتە قورئانیانەش کە سەبارەت بەم بابەتان هێندە ڕوونن، پێویستیان بە هیچ جۆرە تەویل و تەفسیرێک نییە بۆ تێگەیشتن. بۆ نمونە 1. لە سوورەی ساددا دەفەرموێت ئەم قورئانە ئامۆژگاریە بۆ هەموو خەڵکی جیهان. ئەمەش یادخستنەوەی ئەو ڕاستیە کە ئەرچی پێغەمبەرمان صلی الله عەلەیه وسلم ئاگادارکردنەوەی هەموو گرۆی مرۆڤایەتیە. 2. لە سوورەی یەزدا بە دەستەواژەیەکی ڕوونتر دەفەرموێت ئەم قورئانە بۆ ئەوەیە تا ئەوانەی بەدڵ زیندون لە خودایان بترسێنێ و قسەی خوا دەربارەی خوانەناسان بەجێ بگات. ئەمەش بە شێوەیەکی زۆر ڕوون ئەوەمان تێدەگەیەنێت کە پێغەمبەریەتی حەزرەتی موحەممەد صلی الله عەلەیه وسلم شتێکی گشتگیر بووە بۆ هەموو ئادەمیزاد و پەریەکان و دژایەتیکردنی ئەو بە هەر جۆرێک بێت بە کوفر و سپڵەیی ئەژمار دەکرێت. 3. لە سوورەی سەبادا دەفەرمێت ئێمە تۆمان هەر بۆیە نارد کە بۆ گشت خەڵکی سەرزەمین موژدە دەر و ترسێنەر بیت، بەڵام زۆرینەی مرۆڤەکان نازانن. 4. لە سوورەی ئەلئەعرافدا دەفەرمێت بڵێ ئەی خەڵچینە، بەڕاستی من پێغەمبەر و فرستادەی خوام بۆ ئێوە بەگشتی، ئەو خوایەی کە هەر بۆ ئەوە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی هیچ خوایەک نییە جگە لەو زاتە.
ئەمەش دیسان ئاماژەیەکی زۆر ئاشکرایە بۆ ئەوەی کە حەزرەتی محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم پێغەمبەری هەموو جیهانە و لەلایەن خوای گەورەوە بۆ هەموو گرۆی ئادەمیزاد نێردراوە. کەوا بوو شتێکی زۆر قورسە بتوانین لە مانای ئەو بانگەشە بێبنەمایە تێبگەین کە دەیانەوێت پێغەمبەریەتی ئەو زاتە لە ڕوویکات و شوێنیشەوە لە شوێنێکی تەسک بەئاخرن و وای ببینن کە ئەو تەنها تایبەت بووە بە سەردەمەکەی خۆی. جگە لەمانە قورئانی پیرۆز لە چەند شوێنێکدا باسی پێغەمبەریەتی هەندێک لە پێغەمبەرانمان بۆ دەکات کە چۆن بەتایبەت بۆ کۆمەڵگایەک یان بۆ شوێنێک ڕەوانە کراون و سەرنجمان بۆ لای جیاوازیان ڕادەکێشێت لەگەڵ پێغەمبەری جیهاندا. بۆ نمونە سەبارەت بە نوح عەلەیه السەلام دەفەرمێت بەڕاستی ئێمە نوحمان ڕەوانە کرد بۆ سەر قەومەکەی، جا ئەویش پێی وتن گەلۆ ئێوە هەرخوا بپەرستن چونکە جگە لەو زاتە خوایەکی ترتان نییە. هەروەها سەبارەت بە هود عەلەیه السەلام دەفەرمێت بۆ قەومی عادیش هودی برایانمان نارد هەروەکو نوح وتی ئەی گەلۆ هەرخوا بپەرستن چونکە جگە لەو زاتە خوایەکی ترتان نییە. هاوشێوەی ئەمانە دەرحەق بە ساڵح عەلەیه السەلامیش دەفەرمێت بۆ سەر قەومی ثەمودیش ساڵحی برایانمان نارد ئەویش پێی وتن گەلۆ خوا بپەرستن چونکە جگە لەو خوایەکی ترتان نییە. هەر لە سوورەتی ئەلعەرافدا لە ئاەتی ژمارە 80دا هەمان شت سەبارەت بە حەزرەتی لووت باز دەکات. لە ئاەتی ژمارە 85دا هەمان شت سەبارەت بە حەزرەتی شوعەیبیش باز دەکات. تەنانەت لە هەر شوێنێکی قورئانی پیرۆزدا باسی پێغەمبەرانی دیکە کرابێت ئەوەش باس کراوە کە ئەو پێغەمبەرە پایە بەرزانە بۆ نەتەوە و کۆمەڵگاکانی خۆیان ڕەوانە کراون. ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیە بۆ ئەو بابەتەی کە چێ پێغەمبەری هەموو جیهانە و فەرمانبەر کراوە بەوەی کە هەموو جیهان ڕووناک بکاتەوە، چێژ وەک پێغەمبەر فەرمانبەر کراوە کە تەنها ڕێنمونی هۆز و تیرەکەی خۆی بکات. بەمەش قورئان گومان و تەمومژەکان دەڕەوێنێتەوە لەسەر ئەم بابەتە. لە ڕاستیدا پێغەمبەریەتی حەزرەتی محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم هەر لەو ڕۆژەوە کە کراوە بە پێغەمبەر لە هەر چوار لای دنیادا دەنجی داوەتەوە و قەبوڵیش کراوە. ئەو پەیامانەش کە ئەو هێنانی کاریگەری خۆیان لە مەیدانێکی فراوانی وەهادا نیشاندا کە هەر لە مەراکیشەوە هەتا ماوەڕاء النەهری دەگرتەوە. ئەو پەیامانە لە هەموو ئەو شوێنانە بوونە ژیان بۆ ژیان و ئەو یاسایانەی کە لە خوای گەورەوە هێنانی بۆ ماوەی چەندین سەدە لەلایەن زۆرێک لە دەوڵەتە ئیسلامیەکانەوە پەسەند و پیادەکراو. ئەو بناغە و بنچینانەی کە پێشکەشی مرۆڤایەتی کرد شتانێکی وەها بوون کە لە نێوجەرگەی ژیانەوە هەڵقوڵابوون و پێشەنجی فیکر بوون، ڕابەری زانستەکان بوون و هاندەری بیرکردنەوە و لێکۆڵینەوە بوون. ئەو بناغە و بنچینانەی پێغەمبەری سەردار داینان هەتا ئەمڕۆکە سەرباری هەموو دوژمنایەتی و دەستدرێژی و ڕێگریەک لە هەموو شوێنێک لەلایەن هەمووانەوە داوا دەکرێن. هەزاران زانا و بیرمەندی ئەم ڕۆژگارەی خۆشمان لەسەر ئەوە کۆکن کە جارێکی دیکە بە تەنها لە ڕێی ئەو ڕۆح و بناغانەوە کە پێغەمبەری سەردار هێنای دەگونجێت سەر لە نوێ مرۆڤایەتی فەتح بکرێتەوە. هەموو ئەمانە دەرخەری ئەو ڕاستیان کە حەزرەتی محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم پێغەمبەری هەموو جیهان بووە و نەک بەڵگەیەک بەڵکو هەزاران بەڵگە هەن لەسەر ئەوە. بە پوختی حەزرەتی محەممەد درودی خوای لێبێ بە مەبەستی ئەوەی بانگەوازەکەی بگەێنێتە گوێی هەموو دنیا، هەروەک چۆن لە کتێبە باوەڕ پێکراوەکانی فەرموودە و ژیان نامەکەی داهاتووە نامەی بانگەوازی بۆ هەموو شوێنێک ناردووە، هەر لە نەجاشی پاشای حەبەشەوە هەتا هەرقەلی ئیمپراتۆری ڕۆما و مقەوقەسی میسر و کیسرای ئێران و بانجی کردوون بۆ ئاینی حەق و هەر لەو ڕۆژگارەوە هەتا ئەمڕۆژ هەمیشە خۆی وەک پێغەمبەری جیهان ناساندووە و ئەوەش کە بناغە ئاینیەکانی لەلایەن بەشێکی گەورەی ئادەمیزادەوە قبول کراوە ئەوەی سەلماندووە کە ئەو پێغەمبەری هەموو جیهانە. ئیدی دروستکردنی گومان لە بابەتێکی ئاوەهادا کە پێچەوانەکەی ڕێی تێناچێت و گونجاو نییە پێدەچێت هەرکاری ڕق و چینە و حەسوودی بێت.